خۆشەویستان سڵاو ئەوڕۆ بابەتێکی زانستیمان هەیە میوانێکی خۆشەویستیش دکتۆر ئاڵان دیلانی پرۆفسۆر و زانای کورد و سەرۆکی ئەکادیمی پلاندانان بۆ لەشساغی دکتۆر بەخێربێی. زۆر سپاسان دەکەم. دکتۆر ئاڵان تۆ بابەتێکت هەبوو پێشەد ڕۆژێک لە ڤەرجینیا لەسەر ساغلەمی و لەشساغی ئیمرۆڤ ئێوە بە شێوەیەک بیر دەکەنەوە بە پێچەوانەی دکتۆرەکان. لەشساغی لای ئێوە چییە؟ یان ساغلەمی لای ئێوە چی دەگەینێ کە شێوەیەکە نەوەک دکتۆرەکان ئێوە باس لێ دەکەن؟ بەڵێ ئێمە لەشساغی تەندروستی بەو شێوەی کە سازمانی تەندروستی عالەمی جەهانی باسی دەکات دەڵێ تەندروستی لاوەڕا پێکاتەوە کە لەباری فیزیکیەوە ینی بەدەنەوە لەباری جسمیەوە و هەروەها لەباری دەرونیەوە و هەروەها لەباری کۆمەڵایەتیەوە ینی واتە سێ بەشە جسمی و کۆمەڵایەتی و دەرونی ئەوانە دەبێت هەر سێکیان بێکەوە ئینسجامیان هەبێ سڵامەتی لەو سێ پێکاتەوە و سڵامەتیمە لەباری جسمی و نابینین ئێمە کە دەچینە کندکتوری فقط چاو لەباری جسمیەوە چاو لە دکتور چاومان لە دەکا کە ئێمە لەش ساغینیاننا بەڵام کۆمەڵایەتی تەندروستی زۆر لەوە پان و بەرینترە سلامەتی تەندروستی کۆمەڵایەتی تەندروستی دەرونی زۆر گرنگترە لە تەندروستی جسمی. دکتۆرەکان باس لە هۆکارەکانی لەشساغی یان نەخۆشی دەکەن ئێوە باس لە هۆکارەکانی لەشساغی دەکەن. بەڵێ ئەمە لەباری ئەلمیەوە پێی دەڵێن ئەوانە پاتۆجێنێک ینی سەرچاوی نەخۆشی پاتۆ ینی نەخۆش جێنێک ینی سەرچاوە ئەوانە چاو لە سەرچاوی نەخۆشی دەکەن هۆکارەکانی نەخۆشی دەبینەواتە 8,000 دانە دیاگنۆزیان پەیدا کردو چییە بۆ هۆکارەکانی کە من نەخۆش دەکەین ئێمە بەرعکس چاو لەوە دەکەین وەکو پابلیک هێلس ئێمە چاولەوە دەکەین بۆچی مرۆڤ دەتوانێت تەندروست بێ پێویستی نییە بسێت دەکندوکتوری هۆیەکانی تەندروستی چییە ئێمە ئەو علمە پێی دەڵێن سەڵوتۆجێنیک ینی سەڵوتۆ ینی سلامەتی وشەیەکی لاتینە جنێک ئەنی سەرچاوی سلامەتی چییە بۆچی بەعزە خەڵکێک دەتوانن سەرڕای ئەو هەموو نەخۆشی و ئەو هەموو ناوخۆشی و تراوما کە لە کوردستانی هەیە و لە دەرێ هەیە بەڵام تەندروستێکی زۆر بەخەوەتیان هەیە ئێمە چاو تاقیقات لەوە دەکەین هۆکارەکانی تەندروستی دەبینینەوە هۆکارەکانی تەندروستی بینەوە واتەمە پێویستمان بە نەخۆش نابین پێویستمان بە دکتوریش نییە واتە لە کۆمەلگای ئەوڕۆدا دەتوانم بڵم بە سەراحەت تەواوی دکتورەکان بە تەواوی ئەو توانایی کە هیانە دەتوانم بڵم فقط 10% سلامەتی ئێمە بە قووەت دەکەن ئەوی دیکەی شێوەی ژیانی ئێمەیە لایفستایلی کە پێ دەڵێن چۆن ئەمە هەڵدەستین و دادنیشین چۆن نان دەخۆین چۆن هەرەکەت دەکەین چۆن دەژین. باشە بە بڕوای جەنابەت چ کۆمەلگایەک ئێستا ئامادەیە ئەو پرۆژەیە ئەو بیرۆکەیە لە ئێوەوە قبول بکاتن؟ بەڵێ ئەو کۆمەلگانەی کە سەرکەوتون لە دنیادا لە هەموو سلامەتترن وەکو کۆمەلگاکانی سکاندیناوی ئەوانە سلامەتترین وڵاتی دنیایان ئەو کۆمەلگانە ئەوانە ئەو علمەیان بڵین داڕێشتووە لە کۆمەلگادا ینی ئەو کۆمەلگانەی کە زۆرتر هەوڵ دەدەن سلامەتی تەندروستی لە کۆمەلگا بەخۆ بکەن ئەوانە دنیادا یەکەمن ئەتو چاوی لەکە بەڵام تا ئێستا وەکو شێوەیەکی زانستی ئەو پرۆژەی جەنابێت بۆ ئەوەی تۆ ڕوو لە دکتۆر نەکەی نەیشتە لای دکتۆر شتێکی ترت هەبێ پەیڕەوی ژیانی خۆت بکەیت بۆ ئەوەی نەخۆش نەکەویت ئەوە پرۆژەکەی مەبەستم ئەوە تا چەندێک جیهان ئێستا بۆ نمونە تۆ پرۆژەکەی ئێستا لە ئەمریکا هاتووی لە ئەمریکا پرۆمۆتیان دەتەوێت ئەو پرۆژەیە بە زانکۆکان بدەی پێیان بڵێ ئەو پرۆژەمان هەیە من دەزانم لە هەرمی کوردستان تۆ لەگەڵ کابستان کەسانێک بینیوە ئەو باست کردووە مەبەستم ئەوەیە ئەو پرۆژێ چۆن دەتوانێت ڕێگای بدۆستەوە ئەو پرۆژەیەلان هەیە ینی علمێکی ئەمە پێ دەڵێن ئینتەردیسیپلینەر علمێکی تێکەڵاو لە علمی سایکۆلۆژی لە علمی پزیشکی لە علمی پابلیک هێلس لە علمی ئینجینیرینگ لە علمی ئارت ئەند ساینس علمی کولتور و هونەر و لە علمی اقتصاد ئەوانە هەموو علمێکە تێکەڵاوە کە چاو لەوە دەکەن هۆکاری تەندروستی لە کۆمەلگادا ببینەوە هۆکاری تەندروستی لە کۆمەلگا ئەوەی کە تۆ میشکت سەرنج ڕادەچێشێ لە کۆمەلگا وەکو بڵێن موسیقا وەکو هونەر وەکو ژەنگای جوان ئەوانە تەحسیر لێ دەکات کە تۆ مێشکت باش کارە بکە کە ئەوە تەعادولێک پێک دێنێ لەباری تەندروستی دەرونیەوە ئەتۆ بە قووەت دەکات
و ئەوەیە کە ناخۆشی ئەتۆ بە زۆر باشتر تەحمل دەکەی ئسترسی تۆ کەمتر دەبێتەوە دڵە کۆچی کە مە پێ دەڵێن سەرچاوی زۆربەی نەخۆشیە لە کۆمەلگای سەنعەتیدا یەکجار زۆرە جا ئەمە لە کۆمەلگایەکی سەنعەتیدا چۆن پێشگیری لە ئسترس بکەین واتە دڵە کۆچی دەبێ ئێمە سەرنجڕاکێش بێ بۆ مێشکمان شتهایەک ببینە هۆکارەکانی ئەوەی کە سەرنجمان ڕابکێشێ لە مێشکمان دەتوانێت کۆمەلگایەک بێ تۆ بەڕاحەتی بێت و بچی ترافیک نەبێ ئەتۆ باغ و باغات هەبێ یا لەسەر محلی کاری خۆشت بەوەندە دادنیشی بە شێوەیەک بێت بە ئەندازەی کافی نووری هەبێ بە ئەندازەی کافی سەرنج ڕابکێشێ وەکو موسیقی تدابێ هوەری تدابێ ئەتۆ بەڕاحەتی بێ و بیبینێەوە یا شارەکانمان بە شێوەی دروستکەین کە ترافیکێکی کەمی هەبێ خەڵک بتوانێت بە دووسەر خەبڕوا زیاتر بە پێیان زیاتر بڕە ئەمن یەک سوال یەکدانە فقط ئەوە دەڵم سێ هۆکاری نەخۆشی کە باسی دەکەین ئەتۆ وەرزش بکەی ڕاضە بکەی نانی چەور و ئەوانە نەخۆی وەکو مەکدۆناڵ و ئەوانە سیغاریش نێچێشی 50% لە تەواوی نەخۆشەکانی دنیا لێ دوور دەبێتەوە ینی ئەوە هۆکاری 50% مردنی تەواوی دنیاە ینی ئەو سێشتە ئەوە فقط بەستەجی بە شێوەی ژیانی ئێمێ چۆن شێوەی ژیانی ئێمە بکەین کە لەوانە پارێز بکەین کەواتە من لە قسەی جناب تێدەگەم کە ئەبێ ئێوە زیاتر لەگەڵ حکوومەتەکان کار بکەن لەوەی لەگەڵ خەڵکا کار بکەن چونکە حکوومەت بەپرسیارە لەوەی ئەو شتانە بەردەست بکە ینی دابین بک بۆ خەڵک بۆ ئەوەی یان پەروەەردە بکە بۆ ئەوەی وەکو جنابەت گوتت وەرزش جگەرە نەکێشان یان خواردنی چاور لەم شتا ینی زیاتر خەڵک پەروەەردەوتە بۆ ئەوەی نەخۆشیەکان نەمێنن زیاتر ئەوە مەبەستم ئەوەیە جنابتان ئەبێ لەگەڵ حکوومەتەکان کار بکەن بۆ ئەوەی ئەو شێوە ژیانە ینی ئەو خەڵکە پەروەەردە بکەن لەسەر ئەو شتانە دەیخەن هەر بەکوەوە دەفەرمونون ئەمە ئەم بخۆمەوە 4 مانگی ڕابرد و 5 وەزیری تەندروستی دنیام دیوە لەگەڵان دانیشتوم لەسەرەوە قسەم کردو مرەتەب سەفەر دەکەم وانم کارەکانمان ئێمە سێ بەشە یەک لەگەڵ وەزیرەکان وەزارەتی تەندروستی کار دەکەین یەک لەگەڵ زانکۆکان لەگەڵ زانکۆی هاروارد لەگەڵ 5 زانکۆی بە معتەبەری دنیا لەگەڵ ئەوانە کارە دەکەین و لە هەمان کاتدا لەگەڵ پرایڤێت سێکتۆر ینی سەنعەت و ئەو شیرکەتانێک کە و کاران دەکەن مەبەستمان لەوەیە چۆن وەزارەتی تەندروستی ئەو علمەی وەریگرێ و دە هەمان کاتدا لە زانکۆکان فێر بێ وەریگرێ و لە کۆمەلگادا ئەمە کردووانتە قانون ئەسن لە وڵاتی سوێدی ئەومان ئەم بخۆم ئەوم کردوتە قانونێک لە 2005 لە پارلمانێت تەسویب کراوە کە ژنگە و تەبیعەت و ئەوانە بە شێوەیە دروستکە کە تەندروستی ئێمە بە قووەت بکە ئەوەش چاو لەگەڵ شرکەتایی خصوصی کار دەکەین بۆی کە ئەو شرکەتانە ئەوەی چۆن بکەنە بیزنیس لە دنیادا سلامەتی بکەنە بیزنیس تەنە نەخۆشی لێرە لە ئەمریکادا بەداخەوە نەخۆشی بیزنیسە ئەوە نەخۆشی دەرمان دەیخن ئەوە بۆتە بیزنسێک لێرە کە ئەمە 1500 کەس دەینێرە لە زانکۆی هاڕواردێ مانجی حەوت کۆنگرەمان هەیە لەسەر ئەوە قسە دەکەین ئەو سیستەمە دەمانهەوێت بیگۆڕین ئەو سیستەمە سیستمێکی نەخۆشیە کە بۆتە سەرچاوی بیزنس بۆ تەواوی ئەمریکایە و تاثیرش دەکات لە تەواوی دنیاە ئەمە لە ئاکادمی ئاف ساینس پارەکانە لێرە سمینارێکم بەبوو لەسەروەی قسەم کرد زۆر ینی زۆر پێشوازیان لێکردم و ئەومان کرد چۆن ئەمە دەتوانین تەندروستی لە وڵاتێک کە وڵاتێکی کڕیاتی بە وڵاتێکی زۆر خەلاق ئەمریکا چۆن سلامەتی بکاتە بیزنس پێم وایە ئەوی بە ناوڕۆکی شەڕێکی زۆر گەورە لە بینی سیاست مەداران بە هەڵبەت ئەوانەی کە پشتیوانی لەو پرۆژانە دەکەن یانش ئەوانەی پشتیوانی لە سەنعەتکاری دەرمان و کەمپانی ئیشۆنانسی ئەمریکا دەکەن بەر حاڵێک دکتۆر لە کوتایە دەمیست لەگەڵ جناب باسی ئەوە بکەم پەروەردەی مناڵ لەسەر ئەو شێوەی ژیانەی کە تۆ جەنابەت باسەکەی و ئیسباتت کردووە یان بە شێوەیەکی زانستی دەزانین کە ئەم شێوەی ژیانە ئەگەر دابین بکرێ بۆ مناڵەکان لە هەر کۆمەلگایەکە کۆمەلگایەکی تەندروست لی دەرەچێ کۆمەلگای خۆمانی کوردستان با باس لەوە بکەین تا ئێستا خۆمان دەزانین مەکتەب نا یاریگایەکی تایە نا ئەو شوێنەی تایە مناڵ استراحەتکە مێشکی مناڵ استراحەت بەوەکو جەنابەت دەڵێکەوە شتێکی زۆر گرنگە جێ لە موسیقا بگرێ یاری ڕاست و یاری دروست بکاتن ئەمە لەگەڵ کاربەدەستان ئومیدەوارم لەگەڵ کاربەدەستانی حکوومەتی هەرێم ئەوانەی کە پێشماوەیە کە دەزانم جەنابەت لە کوردستان بووی بتوانی ئەوانە قەنەعەت بەوانە بکەیت ئەوانە دەست پێش خەر بن بۆ ئەوەی ئەم ژینگەیە دروست بێ بۆ مناڵەکانی خۆماندا وڵای دێمە کارە دەکەم لە کوردستان حولی خۆمدا و حولی خۆشمان دەین لەگەڵ چەند کەسی دیکە زۆر دەبان هەوێ ئەو زانستە بەرینە کوردستانێ
منداڵ داهاتووی ئێمەیە منداڵ لە هەموو بەشێک بۆ ئێمە گرنگترە ئەمە چۆن منداڵ پەروەردە بکەین کۆمەلگا دەگۆڕێ منداڵ لە مەدرسە نابێت فقط بەسی فێربوون بێ فێربوون مەسئلە فێربوون نییە دەبێت نانی بخوا لەبێت چۆن نان بخوا دەبێت لەوێ یاری بکە چۆن لە باتی کۆمەڵایەتیەوە تەندروستی خۆی بەقەوت بکە دەبێت دیسانەکە بڵین وەرزش بکە ڕاضە بکە بۆی کە سلامەتی بەخۆت بێ یعنی چوار بەشە یاریکردن سپۆرت وەرزش نان خواردن و فێربوون موسیقە و ئەوانەش لەگەڵی دەبێت تێکەڵاو بێ ینی وەختێک کە من ئەرزم کردن سمینارەکەدا باسم کرد بەیانی کارە دەکەن نێتوەرک دەکەن لەگەڵ ئەمریکا و لەگەڵوانەکە کە ئێوارێ موسیقە لێدەن پێشوەی کەسنەوە ماڵێ ئاگیان لە حیوانانە ئەوەیە بۆی کە مێشکیان لە ڕای چەپەوە بیباتە ڕاستەوە تعادولی کە ئەو عشق و حیس و ئەلاقی خۆیان دەرببڕن ئەوەیە کە ناوەک لە لایەک بە قووەت بێ بە هێز بەلایەکی تر لاواز بێ بەڵێ دوای من نیشانمدا کە لە ڕێگای موسیقەوە دەتوانین ڕاضی فێربین ئەمە منداڵ فێری موسیقی بکەین ڕاضیەکەشی بە قووەت دەبێت بەڵام منداڵێک فقط فێر ڕاضی بێ لە کۆمەلگادا وە دوا دەکەوێت تەندروستی کۆمەڵایەتی وە پێش ناکەوێت ئەوەیە خەلاق دەبێت لەباری ئەوەی ڕاضیەوە مشکی چەپی بە قووەت دەبێت بەڵام مشکی چەپی بەسەر دازاڵ دەبێت کە مشکی لای ڕاستی پێش ناکەوێت و ئەوەیە کە حیس و عشق و ئەلاقی خۆی ناتوانێت دەرببڕێ ئەوە زۆر گرنگە باسیەوە بکەین چۆن لە کۆمەلگایەمەدا منداڵ بەخێو بکرێ و ئەمە 20 ساڵان لەسەر منداڵ کارە بکەین کۆمەلگای ئێمە دەگۆڕدرێ بەڕاستی ینی کۆمەلگای داهاتوو کۆمەلگایەکی نوێ دەبێت کۆمەلگایەک دەبێت لەسەر زانست و لەسەر پێشکەوتن دەبێت کە ئەوە زۆر وڵاتانی فینلاند ئەو وڵاتە سکاندیناوی ئەو وڵاتە سلامەتە سنگاپۆر وڵاتی کورەیە ئەوانەیان وەکو زانست لە کۆمەلگادا بەکارهێناوە بەڕاستی سەرۆکی ئەکادمی پلاندانان بۆ لەش ساغی دکتەر ئاڵان دیلان پرۆفسۆری کورد و زانە زۆر سوپاس بۆ ئەم زانیاریانە زۆر سپاسی ئەوە دەکەم هەر سەرکەوتوو بن سپاس